بەرنام جارە باسی فیلمێکتان بۆکەم کە چەند ساڵە هەمومانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و ئەمانەوێت چاپتەرە نوێیەکانی ببینین. پێشەوەی بچمە سەر باسکردنی فیلمەکە ئەمەوێتان پێ بڵێم کە چاپتەر چییە؟ جیاوازی چاپتەر لەگەڵ زنجیرە فیلم یاخود سریاڵی فیلم چییە؟ بۆ هەندێک فیلم هەیە چاپتەرێکی هەیە دەڵێن چاپتەری 1 و 2 هەتا دوایی. هەنێ فیلمیش هەیە سریاڵن، هەندێک جار وەک درامایەکی چەند ئەڵقەیی سیر دەکرێت. با زۆر بە کورسی پێتان بڵێم. چاپتەر عادەتەن هەنێک کات چیرۆکێکی دیاریکرا و لە بازنەیەک ئاسوڕێتەوە، واتە لە چوارچێوەی بابەتێکدا ئەمێنێتەوە. بەڵام زنجیرە هەمیشە لە ئەبدەیدایە و گۆڕانکاری بەسەر چیرۆکەکەدا دێت و زۆر جار سەرچاوی چیرۆکی نێدێتە ناوە و بە دوای دادەڕێن. اینجا بە باسی یەکێک لە باشترین فیلمە ئاکشنەکانی ئەم چەند ساڵی ڕابردووتان بۆ بکەم، جۆن ویک. ئەم فیلمە 4 چاپتەری جیاوازی هەیە و بە یەکێک لە پڕبینەترین فیلمی بازرگانی دەناسرێتەوە. چەندە خەڵکی لەبەر چیرۆکەکەی بینەری دەبن، چونکە خۆتان دەزانن بابەتی فیلمەکە کە باسی مافیا ئەو شتانە دەکات لای خەڵکە ئاسایەکە جێی سەرنجە و خەڵکی زیاتر حەزیلێتی. بەڵام دوو هێندەی چیرۆکەکە بینەرەکانی ئەم فیلمە کیانە ڕۆلیزیان زۆر خۆش دەوێت و لەبەر ئەو سەیری دەکەن. چاپتەر یەکەم تێچووەکەی 20 بۆ 30 ملیۆن دلاری تێچووە، داهاتەکەی 87 ملیۆن دلار بووە. بودجەی چاپتەری دووەمی 40 ملیۆن دلار بووە، بەڵام داهاتەکەی بەرز بووە بۆ 171.5 ملیۆن دلار. چاپتەری سێم تێچووەکەی 75 ملیۆن دلار بووە، بەڵام لەم چاپتەرەیانە داهاتەکەی بەرز بووە بۆ 4 هێندەی چاپتەری یەکەم. بەڵام لە چاپتەری چوارەمدا هەم بودجەکەی بەرز بووە و هەم گرنگیان بە هەندێک لایەنی تایبەتی تردا و بە بەشداری چەند ئاکتەرێکی تری بواری ئاکشن بۆ فیلمەکە بووە هۆکاری بەرزبوونەوەی داهاتەکەی. چاپتەری چوارەمی ئەم فیلمە 100 ملیۆن دلاری بۆ سەرف کراوە، بەڵام لە بەرامبەردا زیاتر لە 425 ملیۆن دلاری هێنایەوە. بینەر هێشتا داوا لە دەرهێنەری فیلمەکە چاسپانسکی دەکات کە چاپتەری نوێیان دەوێت. دەزانن گرێبەستی کیانۆ ڕێڤز لە چاپتەری چوارەمدا چەند بوو؟ ئەویش بڕیاریدا دڵمان نەشکێنێت و بۆ ساڵی 2025 جۆن ویکی چاپتەری 5مان بۆ ئامادە بکات و ببینی. اینجا شتێکی جوان لە کۆتایی چاپتەری چوارەما هەیە. بزانم ئێوە بینیتانە؟ با سەیر بینیتان؟ ئەم جۆرە کۆتاییەتان نەبینیت وایە؟ دڵنیام لەوەی کە نەتان بینیوە، چونکە شتی وابوونی نیە لە ناو فیلمەکەدا. وەگەوەی کە ئێستا ئاوا باوە هەوادارانی فیلمەکە خۆیان بە بیر و ڕای خۆیان دیمەنێک یاخود چەند دیمەنێک لە فیلمی دڵخوازی خۆیان دروست دەکەن و بڵاوی دەکەنەوە. زۆرجا بە VFX دەیکەن، تەنها بۆ هاندانی دەرهێنەرەکەیە بۆ بەردەوامی و بەرهەمێکی تر. چاوەڕێ بن، زۆری نەماوە چاپتەری پێنج.